لەدەی ئابی 1920 دەوڵەتی عوسمانی و وڵاتانی هاوپەیمانی سەرکەوتووی جەنگی جیهانی یەکەم پەیماننامەی سیڤەریان مۆر کرد. لە کاتی بەستنی ئەم پەیماننامەیە کوردستان بە دوو پارچەی مابووەوە، بەشێک لەلایەن دەوڵەتی عوسمانی و بەشەکەی دیکە لەلایەن دەوڵەتی ئێرانەوە داگیر کرابوو. ئەم پەیماننامەیە لە 13 بەش و 433 بەند پێکاتبوو، لە بەندەکانی 62 63 64 ڕاستەوخۆ باسی کورد و ئایندەی کوردستانی کردبوو. لە بەندی 62 هاتووە دەبێت کۆمیسیۆنی ئەستەمبوڵ بە فەرمی دەستنیشانی 3 نوێنەر بکات، ئەوانیش نوێنەرانی بەریتانیا، فەڕەنسا و ئیتالیا. هەتا 6 مانگ دوای مۆرکردنی ئەو پەیماننامەیە ئەو کۆمیسیۆنە دەبێت نەخشەیەک بۆ خودموختاری هەرێمی ئەو مەڵبەندانە پێشکەش بکات کە زۆربەی دانیشتوانەکانی کوردن. بە گوێرەی بەندی 63 حکوومەتی تورکیا ملکەز دەبێت بۆ هەر بڕیارێکەوە کۆمیسیۆن دەری بکات کە لە بەندی پێشوودا باس کراوە. لە بەندی 64 داهاتووە دەبێت تورکیا دەست لە مافی ناوچە کوردیەکان هەڵگرێت، مافەکانیش بە گوێرەی ڕێکەوتنی هاوپەیمانان و تورکیا دەبێت. بە گوێرەی پەیماننامەی سیڤەر کورد مافیەوەی هەبووە ببێتە خاوەنکیانێکی سەربەخۆ و دەوڵەتی کوردستان ڕابگەێنێت. لەلایەن هەندێک لە مێژوو نووسانیشەوە ئەو پەیماننامەیە بە یەکەم بەڵگەنامەی نێودەوڵەتی دادەنرێت کە بە شێوەیەکی ڕوون ئاماژەی بۆ پرسی کورد کردووە.